تاکە ناحیەین پێش ئەوەی شتی سەر زەوی دروست بکەین ژێر زەویمان تەواو کردەوە وەکو ئاو ئاوەڕۆ و کارە باش هەموو قەرەنجیر بەستراوەتەوە بە تۆڕی ئاوەڕۆوە مەجاریمان سەتی تقریبا نتوان بڵێم 99 مەجاریە شەبەکەی ئاو هەر هەمووی بە کاملی قیرتا و 198 یعنی ئێمە ئاو ئاوەڕۆ و قیرتا و شۆستە و کارەبا تقریبا لە بینی 198 بۆ 99 نیو لە بنی تەحتیەوە دەستمان پێ کردووە. پێشەشی بە خێراتنتانەکەم بۆ شارۆچکەی قەرەنجیر و بە تایبەتی شارەوانی قەرەنجیر پێخۆشحاڵ بووین بەم سەردانتان بۆ بەسەرکردنەوەی شارەوانیەکەمان لە سنووری ناوچە دابڕاوەکانە. ناحیەی قەرەنجیر ئەوەی شایانی باسە لە نزیکەی 614 کیلۆمەتر مربعە کەوتۆتە ڕۆژهەڵاتی شاری کەرکووکەوە لەسەر ڕێی کەرکووک سلێمانی دوو بەشی ناوشوان و بەشی قەرەحەسەن 46 گوندی هەیە لەم 46 گوندە تقریبا 32 گوندی کەوتۆتە بەشی شوانەوە و 14 گوندشی کەوتۆتە بەشی قەرەحەسەنەوە. ناحیەی قەرەهەنجیرەکەوێتە مەرکەزی دێی قەرەهەنجیرەوە. ئەم ناحیە لە ساڵی 1970 بە بڕیاری ئەحمەد حەسەن بەکر سەرۆکی پێشووتری عێراق دروست بۆ کراوە بە ناحیە. بۆ ماوەی نزیکەی 9 ساڵ شتێک 10 ساڵ شتێکم بەردەوام بۆ وەکو ناحیە و مجەمەعێکی تیا دروست کراوە و خەڵکێکی زۆری تیا ژیاوە. بریتی بووە لە هەندێک عەرەبی هاوردەش هاتوتە ئەم منتیقەیە لە کاتی حیزبی بەعسە. بەڵام لە ساڵی 1970 بە فەرمانێکی عەسکەری ئەمە ئیلغا کراوەتەوە ئیلغای ناحیەکە کراوەتەوە لەگەڵ ناحیەی شوانش بە هەمان شێوە لە 1970 بووە بە مۆڵگەیەکی سەربازی هەتا وەکو پرۆسەی ئازادی. لە دوای پرۆسەی ئازادیەوە ئەم خەڵکی ئەم سنوورە گەڕایەوە بۆ سەر زێدی خۆیان و بە تایبەتی گوندەکانی دەوروپشتی قەرەنجیر و ناوەندی ناحیەکەش. بەڵام زۆربەی زۆری خانووەکان هەمووی ڕووخابوو لەلایەن هێزەکانی سوپای عێراقەوە کرابوو بە مۆڵگەیەکی سەربازی. حکوومەتی هەرێمی کوردستان خۆشبەختانە هەموو ئیدارەکانی بۆ دامەزران هەر لە ناحیە و شارەوانی و تەندروستی و ملکەی پۆلیس و هەموو دایرەکانی تر تاوەکو ئێستا کە شارەوانی قەرەهەنجیر وەکو میلاک سەر بە حکوومەتی هەرێمی کوردستانە. بەڵام هەوڵ دراوە کەوە ئیستیحداز بکرێتەوە لە ڕێگەی ئەنجومەنی پارێزگای پێشووی کەرکووک و پارێزگاری کەرکووک و لە ڕێگەی وەزارەتی شارەوانیەکانی حکوومەتی ناوەندەوە. بەڵام تاوەکو ئێستاکە ئیستیحداز نەکراوە. بەڵام لە مەراحلی کۆتایی یاین لەوانەیە لە ساڵی 2024 یا 25% ئیستیحداسە بێتەوە ناحیەی شوان و قەرەنجیر. ئێمە ناحیە وەکو مەرکەزی ناحیە نزیکەی 5,000 کەس لە ناو مەرکەزی ناحیەیە دانیشتوانەکەیەتی و زیاتر لە 25 بۆ 30,000 کەسش لە گوندەکان. خزمەتگوزاریەکی زۆر پێشکەش کراوە لە ناو ناحیە و لە گوندەکان بە تایبەتی لە ڕێگاوبان و لە ئاو لە کارەبا و لە خەستەخانە و مەکتەب ئیشێکی باش کراوە. بەڵام شارەوانی پشکی شێری بەرکەوتووە لەبەر ئەوەی ئێمە بەدەر لە سنووری شارەوانیەکەمان زۆر جارش هەندێک لە مۆزەفەکانی خۆشمان نیگەرانن لەسەر ئەوەی کەوە بەدەر لە ئیشی شارەوانی ئێمە هەموو پرۆژە و خزمەتگوزاریەکانی وەکو ڕێگاوبان و دروستکردنی پرۆژەکانی مەکتەب و خەستەخانەکانش لە ئەستۆی شارەوانیایە بۆ بەدواداچوون و بۆ سەرپەرشتیکردنی هەموو پرۆژەکانیان. ئەمە ئەوەش مەخسووتە ئەستۆی خۆمان کە هەموو فەرمانبەرەکانی شارەوانی قەرەنجیر سەر بە حکوومەتی هەرێمن وەکو میلاک و تۆزێکش نیگەرانن لە مەعاشەکانیان تاخیرە بێت. بەڵام پرۆژەیەکی زۆرمان بۆ ئەکرێت وەکو پرۆژەکانی شارەوانی و سەرجەم سەکتەرەکانی تری
سنووری ناحیە قەرەهەنجیر ساڵانە ئێمە بودجەیەکی باشمان هەیە لە تەنمیەتە قالیمی کەرکووک. لەو بودجەیە ئێمە بە نیسبە و تەناسوبی لەگەڵ شاری کەرکووکە 1.36 بودجەی کەرکووک لە تەنیمەتە قالیم بۆ ناحیەی قەرەهەنجیر و گوندەکانی تەرخان ئەکرێ کە ساڵانە بە نزیکی لە 2.5 ملیار بۆ 3 ملیار دینار ئەبێ. بەڵام خۆشبەختانە بە هاوکاری و تەبایی بینی شارەوانی قەرەهەنجیر و ئیدارەی ناحیەی قەرەهەنجیر و پێشترش ئەنجومەنی ناحیەی قەرەهەنجیر لەگەڵ دائیرەکانی کەرکووکە و بە تایبەتی پارێزگای کەرکووک و دائیرە سەرکێشەکانی کەرکووک وەکو شارەوانیەکان و زەراعە و دایرەی توڕق و جسووری کەرکووک توانیمانە ئەم بودجەیە دووقات و زیاتریشمان بەر بکەوێت ساڵانە. بۆ نمونە ئەم ساڵ زیاتر کە بودجەکەمان 3 ملیار و 600 ملیۆن بووە، زیاتر لە بای 7 ملیارمان بۆ داخلی بودجەی کەرکووک کراوە. ساڵانە پارەیەکی ئێجگار باشمان بۆ تەرخانەکرێت بۆ پرۆژەکان. بەڵام کێشەشمان هەیە، کێشەی ئەوەمان هەیە کەوە ئێمە لە وەکو شارەوانی قەرەهەنجیر کە سەر بە هەرێمین هەندێک شتی تایبەتمانی وەکو باخچەکان ئێمە ئەتوانین لە کەرکووک باخچێکی تازەمان بۆ دروست ئەکەن بە 100 ملیۆنمان بۆ سەرفەکەن. ئێستا باخچێکی مدەڕەجمانەیە کە پلەداری پێڵەن پایداری پێڵەن لەسەر ڕێی کەرکووکە 500 ملیۆن 600 ملیۆنیان بۆ سەرف کردووە. بەڵام ئێمە لەسەرمانەکەوە کارمەندی بۆ دابین بکەین، لەسەرمانە بنزین و گازی بۆ دابینکەین بۆ ئالاتەکان و ئامێرەکانیان بۆ جیابڕین و بۆ پاکردنەوە بۆ شتانە نیمانە، پارەمان نییە، بودجەکەمان زۆر کەمە. بەداخەوە هەموو بەڕێوەبەرایەتی گشتی ئاگدارە 600,000 دینار بۆ هەموو شارەوانی قەرەهەنجیر لە مانجێکە تەرخان کراوە. 600,000کە نازانین بیدەین بە ڕۆن، بیدەین بە گاز، بیدەین بە بنزین. ئەوە ینی گرفتێکی زۆر گەورەیە. بەڵام لە ڕووی پرۆژەوە هەموو پرۆژەکانمان لەسەر پارێزگاری کەرکووک و پرۆژەی چاکشمان بۆ کراوە و هیترشمان بۆ ئەکرێ و بە تایبەتی لەم هەفتەیە کە زیاتر لە ملیارێک و 250 ملیۆنیان بۆمان تەرخان کردووە کە وەکو هاوکاری وەکو دیاری بۆ سنووری قەرەهەنجیر لەلایەن پارێزگاری کەرکووکەوە. بەڵام ئێمە بۆ مەسروفاتی ڕۆژانەی ناو دایرەکەمان وەزعمان زۆر خراپە و داواکارین هاوکاریمان بکەن. باخچەکانمانش کێشەمان هەیە لەبەرەوەی هەمووی بە ئاوی بیر ئاو ئەدرێت. کۆمپانیای ئێشکار جەزرە وەسەطیەکەی وەرگرتووە بەلواری ناوەندەکە، بەڵام پێویستیمان بە ئاو ئەبێت، هەتا ئەوانش کێشیان ئەبێت لە ئاوان کەمی ئاو. ئێمە پێویستیمان بە غەتاس هەیە، پێویستیمان بە کۆمەڵە شت هەیە، بەڵام ئیمکانیەتمان نییە لەو ناحیەوە. بەنسبەت زیادەڕۆیی ئێمە لە سنوورەکە زیادەڕەوی کراوە لە ناو قەرەهەنجیر، بەڵام کەمە لە چاو شوێنەکانی ترە. کێشەی گەورەترین کێشەشمان ئەوەیە ئێمە بە ڕەسمی شارەوانی قەرەهەنجیر لە بەغاوە ئیستیحداس نییە لەسەر مەرکەز، لەبەرەوەی وتمان لە 87 کە ئیلغا کراوەتەوە ناحیەکە تاوەکو ئێستاکە ئیستیحداس نەکراوە. لە هەرێمش لەبەر ئەوەی کەوتوتە دەرەوەی سنووری دەسەڵاتی حکوومەتی هەرێم بە نسبەت مڵکایەتی و زەویزارەوە ناتواندرێت بە پێی یاسا ناتوانێت تەداخلی تیا بکرێت. ئێمە لەم بینەیە ماوینێتەوە کێشەیەمان هەیە لە مەسەلەی زیادەڕۆیی لە سنووری. ئێمە زۆرترین وەکوتم لەبەرەوەی لە هەردوو لاین لە بینی هەردوو لا ماوینێتەوە، بەس داهاتمان زیاتر چەند دوکانێکمان هەیە دامانەتە کرێکەی وەرئەگرین بۆ هەرێمی حکوومەتی هەرێمە و بەڕێوەبەرایەتی گشتی سلێمانیە بە شارەوانەکانی سلێمانی و ساحەی نەوت و غازمانەیە دامانە بکرێ. بەڵام تاوەکو ئێستاکە ئەوەش هەر کێشەمان هەیە، زۆر جار پێمان ئەڵێن نەخشەی کەرتی و تاپۆمان بۆ بێن و ئەومان بۆ بێن. ئەڵێم کاکە ئێمە ئەو شتانە لە کەرکووک تۆزێ بە زەحمەتەمان دەنێ، لەبەرەوەی ئەڵێن ئیستیحداس نین. ئێمە لە چاکەی خۆمانە ئەمەمانداوە بکرێ و بە بەلاش پارەکەی دەین پێێت بەس وەریگرن کێشەی یاساییمان بۆ دروست بکەن.
مۆزەفەکانمان مۆزەفی کاتیمان زۆر کەمە ئێمە کاتی وەختی خۆی کە 54 مۆزەفی هەمیشەییمان بۆ دامەزرا بوو تەنها 2 کارمەندی تیا بوو 52 فەرمانبەر بوو تەنها 2 کارمەند و کارگوزاری هەبوو بە هەموو ناو دایرە و دەرەوەی دایرەشانی با بڵێ بۆ پاکردنەوەی ناو شار و بۆ ناو فەرمانگەشت بەڵام 14 مۆزەفمان بۆ کاتیمان بۆ دامەزراوە کە 3 پاسەوانە 11 مێنەیەکێکی شۆفێرە 10 کارمەندمان هەیە بۆ باخەوان و بۆ پاکردنەوە بۆ هەموو شتێک زۆر کەمە و دامەزراندنی کاتیش نییە ئێستا کە خۆتان نەزانم وەستاوە مۆزەفی تایبەتمان ئەوەی کەوا لەسەر میلاشی شارەوانی قەرەنجیر بێ 40 مۆزەفمان هەیە 40 مۆزەفمان هەیە لەگەڵ 15 کاتیمان هەیە کۆکردنەوەی خۆڵ و خاشاک هەتاوەکو وەکو وتم هەتاوەکو ساڵی 2010 کە کۆمپانیای شکار هات ئێمە خۆمان بەو سیارانەی هەمان بوو بۆ ئامێرانەی هەمان بوو 2 تراکتۆر و ئەو وەختە 3 سیارەی کەبسمان هەبوو ئێستا کە دوانمان ماوەیەکێکی گەڕانمانە بۆ بەڕێوەبەرایەتی گشتی ئەمان بە چارەسەری هەموو خۆڵ و خاشاکی سنوورەکەمان کرد بوو بەڵام لە دوای ئەوەی کە کۆمپانیای شکار ئێساکە جارجار کەم و کوڕێکی کەمیان هەیە بەڵام زۆر باشە بە چاوی خۆشتانی بینێن ینی بەعام شارەکە پاک و خاوێنە و ینی زۆر جارش خەڵکی کەرکووک چکە شارەوانی قەراهەنجیر و منطقەی قەراهەنجیر بە مرکزی ناحیەکە و چەند گوندێکی تایبەتێ ئێرە تاکە شوێنی گەشتیاری کەرکووکە بە تایبەتی قەرەنجیر و چەند گوندێکی وەکو ئۆمەرەگەدەمان هەیە وەکو خاڵە بازیانیمان هەیە چەمی گۆرانمان هەیە چەندەیەکی تایە ئتر خەڵک لە بەهار و هاوینانە هەمووی ڕووی ئەکەنە ئەم منطقانە بۆ سەیران و گەشت و ئەو گەشت و گوزاری کەرکووک هەمووی خەڵکەکەی بەعام ڕوو لەم شوێنە ئەکات پاکردنەوەمان باشە ئێمە لە قەرەنجیرە ئەگەر بڵم لەوانەیە تۆزێک بۆ خەڵک وابزانێ مبالەغەیە نەک ئێستا کە پێشی چەند ساڵێک لە بنی تەحتیەوە دەستمان پێ کردووە هەموو شارۆچکەی قەرەنجیر تەنها چەند ماڵێک نەبێ بەسم بڵێن ئەم پار و ئەم ساڵ تەجاوز دروست کراوە ئەژینا وەکو تەسمیمی ئەساس نەخشەی بنەڕەتی هەموو قەرەنجیر بەستراوەتەوە بە تۆڕی ئاوەڕۆوە ماڵێک نییە ئاوەڕۆکەشیمان بۆ نەبەستی بێتە سەر تۆڕی ئاوەڕۆوە بە بلولەیی و بە سندوقیشەوە لە سەرەتای قەرەنجیرەوە کە لە سلێمانیەوە دێی داخلە بێ هەتاوەکو 3 کیلۆمەتر شتێک کەمش دەخواری قەرەنجیر هەمووی مەجاری سندوقیە مەجاریمان سەتی تقریبا نتوان بڵێم 99 مەجاریە شەبەکەی ئاو هەر هەمووی بە کاملی قیرتا و 1970 وەکوتم ئێمە بە پێی تەسمیم هەموویمان کردووە بەڵام بە بەردەوامی چەند ماڵێک تەجاوزەکەن و ئەڕۆن گەڕەکێشی کە دوورەکەونەوە لە گەڕەکەکە چەند سەد مەترێشکی ئەمێنێتەوە ساڵانش بەپی توانە ئەوەشیان بۆ قیرتاوەکەین یعنی ئێمە ئاوەڕۆ و قیرتا و شۆستە و کارەبا تقریبا لە بینی 1998 بۆ 99 و هەموو ئینەکە تەنانەت لە شاری کەرکووکە من لە محافەزەشە ئێمە لە کۆبوونەوەی پارێزگارە شانازی بەوە کەناڵێن تاکە ناحیەین پێش ئەوەی شتی سەر زەوی دروست بکەین ژێر زەویمان تەواو کردەوە وەکو ئاوەڕۆ و کارە باش ئەمە بەنسبەت ئەوە خەستەخانەمان ئێساکە لە بڵێ نەخۆشخانە مرکزمان هەیە مرکزی ناو قەرەنجیرمان هەیە بەشی دانسازیشی تایە بەشی ئیسعافی فەوریشی تایە فریاکەوتن و ئێساکەش لە هەوڵی ئەوەیان کەوە خەستەخانەیەکی تەواڕی ئیش بکەینەوە لەبەرەوەی سەر ڕێی سلێمانی کەرکووکە تۆزێک حەوادیسی تاڕێ ڕوو ئەدات لە ڕووی خزمەتگوزاری با بڵێن تەندروستیشەوە زۆر باشە و بەدەر لەوەش لە گوندەکانی کەش تقریبا 6 مرکزی سەحیمان هەیە لە گوندەکانی سونووری ناحیەی قەرەنجیر پرۆژەکانمان زیاتر لە ناو ناحیە
ئەوانەی ئەساسیاتە تەواو بووە جوانکاری ماوە جوانکاریەکانش هەندێک کێشە هەیە بەڕاستی کێشەی ئەشایری هەیە پرۆژەکانمان بەو شێوەیە ئەڕوا بەس لە مەودا لە ئێستا بەدواوە زیاتر ئەبێ هەوڵ بدەین بۆ جوانکاری بە تایبەتی ئێستا ئەژبینە نەتوانن بچن تەماشا بکەن ناو غاباتەکەی یان دارستانەکەی قەرەنجیر بەشی کۆنەکەی لەم لاشۆ بەشی تازەشمان کردووە دوو بەشی تریشمان هەیە وا خەریکی ئیشی تاکەین ئەم ساڵ زیاتر لە 2 کیلۆمەتر قرتاوشم کردووە ئەوەی ناو غاباتەکە بۆی خەڵک بە ئاسانی بڕوان بۆ سەیران و گەشتکردن بوونن وەڵایی لە کۆتاییە ئومێدەوارم بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانەکانی سلێمانی ئاورێکمان لێ بداتەوە هەندێک کەم و کوڕیمان هەیە واگەر بتوانێت بە تایبەتی کاک کەمال و کاگێرش بتوانن هەوڵ بدەن چەند کارمەندێکی خزمەتگوزاریمان بۆ زیاد بکەن لەبەر ئەوەی بەڕاستی ئێمە لۆدێکی زۆرمان لەسەرە قەڵەباڵغە منتیقەکە پێویستیمان بە کارمەندی باخەوان پێویستیمان بە خزمەتگوزاری با بڵێن خزمەتگوزار هەیە بۆ پاکردنەوە بۆ باخەوانی و بودجەکەشمان ینی نەسریەکەشمان زۆر کەمە بە تایبەتی زیاتر لە 2 مانگە ئێمە وەزعمان زۆر شڕە بە هەوڵێکمان بۆ بدەن کاک کەمال وەوان شتێکمان بۆ زیاد بکەن لەو بودجەیە دەستان خۆش بێ و بە خێراتن سەر هەردوو چاو